ئەزان سڵاو خۆشحاڵین لە بەرنمەیەکتری ڕاڤا و لە سیوەکەمین ساڵیادی ڕاپەڕینی خەڵکی کوردستان بە دیدارتان شا دەبین. تەوەری بەرنمەکەمان ڕۆڵی ڕێخستنەکان لە ڕاپەڕیندا بە میوانداری زۆر بەڕێز ئاڵا محەممەد ئەمین ئاڵاخان ئەندامی شانەی ڕێخستنە نهێنیەکان و زیندانی سیاسی. ئاڵاخان خۆشحاڵین و بەخێر بێت. سپاس بۆ ئێوە، ئێوەش بەخێربن، دەستخۆشیتان لەکەم سەرچاوەکان. زۆر سپاس و چاوت خۆش بێت. ئاڵاخان، ئێمە لە دوای 31 ساڵ لە ڕاپەڕینی خەڵکی کوردستان ئێستا دوای 30 ساڵ گەڕانەوە بۆ ئەو سەردەما و جارێکی تر لە مسکردنەوەی ئەو دۆخە و ئیحساسی ئەو ڕۆژە ڕووداوێکی گرنگە و ئێمە ساڵانە ئەبینین خەڵک لەسەر ئاسی کوردستان یادی ڕاپەڕی نەکاتەوە وەکو ڕووداوێکی گەورە، وەکو ڕووداوێک لەناو مێژووی بزافی ڕزگاری خوازی کوردستانە. پێمان خۆش بوو لەم تەوەرەیە جەنابەت گفتوگۆ لەگەڵ جەنابەت بکەین سەبارەت بە دۆخی ناو زیندان وەکو زیندانێکی سیاسی کە جەنابەت زیندانی سیاسی بوویت، وەک ئەو ئەندامانەی شانە ڕێخستنە نهێنیەکان کە ڕۆڵیان هەبوو ڕۆژانێک لەوەی کە چۆن پەیامی شۆڕش یا سەرکردایەتی شۆڕش بهێننەوە لە ناو شارەکان و لەگەڵ خەڵک لە تەماس و لە پەیوەندیکردنا بن و بەشداری ئێوە لە ڕۆژانی بەر لە ڕاپەڕین و لە جۆشدانی خەڵک و دووبارە ڕێخستنەوەی خەڵک بۆ ڕاپەڕین. پێم خۆشە دەستپێکی بەرنمەکە بەر لە قسەکردن لە ڕاپەڕین بە حکومی جەنابەت زیندانی سیاسی بوویت و بەر لە ڕاپەڕین ڕۆڵی گەورەت هەبووە لە سلێمانی لە ناو ڕیزی شانە نهێنیەکانە. قسەیەک لەو ڕووداوانە بکەین کە پەیوەندیان بە کاری تەنزیمی ئێوە هەبووە و ئەو ڕۆژانەی کە ئێوە لە ژێر سایەی ستەمی حیزبی بەعسا ڕوبەڕووە بوونەوە و کاری تەنزیمی خۆتانە کرد و بە جۆر لە جۆرەکان ژیلەمۆی مانەوەی شۆڕش بوون لە ناو خەڵکە. ئەگەر بڵێم چەند چیرۆکێکی سەرنجڕاکێش لە ژیانی تۆ لە ژیانی کاری ڕێخستنی نهێنی و لە ژیانی زیندانەکانە جەنابەت چۆن چەند کورتە باسێک لەو ڕووداوانەمان بۆ گێڕیتەوە؟ سپاس کاک سەربەست. سەرەتا من لە ساڵەکانی هەشتایە پەیوەندیم کرد بە پارتی دیموکراتی کوردستانە. بەڵێ. طبعا ئەو کاتە من مناڵ بووم، تەقدیری ئەویان کە یاگومە مناڵە هەتا هەشتا هەر لە ڕێی برادێکەوە دراوسی خۆمان ولەیەک حوشاون بەیەکەوەی تر پەیوەندیم دروست کرد و خۆم هەر خولیای کوردایەتی بووم هەر لە مناڵیەوە خۆمان لە بنەماڵەیەکی پارتی پەروەردە بووین دروست بووین. ئیتر هەر بە مناڵیش هەر حەزم لەو تەق و تۆقەی ناو شار بوو، دایمەن کە گوێم لێ بوو دایمن باسییانە کرد. ئیتر خولیای بووم، حەزم زۆر پێ کرد. ئیتر کە ئەمبینی ئەم برادەرەمان لە حوشەیەکە ئەمبینی دایمەن مەشغوڵە هاتو چۆ کات و یەت و ئەڕوات و ڕادیۆکەی ئەکاتەوە لەسەر دەنگی کوردستان دایانێت و هاوار و ئیتر پیا هەڵدان و ئیتر ئەوەی تر حەزەکانم نییە زیاتر ئەبوو. ئیتر چووم لەگەڵ یا دانیشتم قسەم کردۆمانە وتی ئاڵا تۆ کوێ خۆشەوێت؟ وتمەڵام من بەرزانیم خۆشەوێت. تاوان و کاتە من مناڵ بووم. وتی ئەی چۆن حەزەکەی ببی بەچی لە ناو کوردایەتیە تێگەی یعنی لە ناو ئەم پەروەردەی کە ئێستا ئێمە تیا دروست بووین وەکو بەرزانی حەزەکەی ببی بەچی؟ وت من حەزەکەم ببم بە شتێک لە ناو ئێوەیە وەکو تەنزیمات بێ هەرچیەک بێ بەس ئیش لەگەڵ ئێوەیە بکەم. وتی تۆ چۆن نەزانی ئێمە ئیشیین هەستم پێ کردو و ئەزانم لەبەرەوەی تۆ هاتوچۆ زۆرکەی خەڵقیە بۆ لات سەردانە ئەکا، بەڵام تۆ من دایمەن بەڵانکەی باسی کوردایەتیم بۆکەی باسی بەرزانیم بۆکەی باسی پێشمەرگەم بۆکەیت حەزەکەم تۆ چی ئەەکەی بامنیش بێم لەگەڵ تا هاوکاری بکەم و بێمە ناو ئیشەکەەوە لەگەڵ تۆە یاخت تۆ مناڵیت. وتم قەیناکە. حاصل ئیتر دەستم پێکرد لەگەڵیا فترەیەکی زۆر هات و چۆمە کرد لەگەڵیا شتی ئەیامی و ئەم گەیان و ئەم هێنا ئەم برد بۆ لای چوار برادر. ئێمە ئەو کاتە لە دوان سیانسیاتر نەبووە کەس بیزانیا و کەسیش نەیزانی بە من هەتا هەشتا تر پەیوەندیم پێیانەوە کرد. نامی دەستخۆشیم بۆ هاتەوانێت لەگەڵیانە لە 11 من پەیوەندیم کرد و دەستم کرد بە کاری ڕێخستن لە ناو شارە. هەتا 85 ئیتر 85 دەستگیر کراین ئێمە مەجموعەیەک بووین لەلایەن کەسێکی ناوپاکەوانێ ئەخباری کراین و دەستگیر کراین و من
هەتا 3 ساڵ و نیو لە زیندانەکانی بەعسا مامەوانێ و ئیتر ئەو ڕۆژانەی کە لە زیندانە بووم تەوان ڕۆژەکانی ناخۆش هەمووی یادگاری هەمووی مەئاسات یعنی ئێستش بووە بە چیرۆکێک لە ژیانم ڕۆژانە این ناو زیندان ئیتر طبعا تۆ کە چیتە ئەوێ بە میوانیش چیتایەتە ئەوێ وایە شەق و زلەیەکە هەر بخواردایە نەخوازەتوێتە داخلی سیاست کە تو کوردایەتی بکەیت ئیتر ئەوەی کە ئێمە ئەمانبینی لە ناو ئەو سجنەیە مەحاڵە بیر بچێتەوانێ ئەوانی لەگەڵ خۆمانە بوون 4-5 کەس بووین هەگە دەستگیر کراین ئەو شوێ کە دەستگیرم سعات 2:30 شەو بوو هاتنە سەرم سعات 10 شەویش هاتنە سەرم بەڵام 10 شەو من تێنەگەشتم لێ لەبەرەوە برادەرەی کە لەگەڵێ مابوو ماڵیان لەگەڵێمان دوای گواستیانە ڕۆشتن هاتن بۆ ماڵی ئەوان گەڕان بەڵام ئەوەی کە لەگەڵیانە دەستگیر کرابوو شەید ئاماج خوا عەفویکە ئەو ئیشارەتێکی بۆ من کرد هێنایە لە ماڵەکە ئیتر وتی بڕۆ خۆ بشارەوە ئیتر وەرحاصل لی تێنەگەشتم بەس کە ئەو ڕۆی احتیاتی خۆم دانا هەرچی شتێک هەم بوو لە ماڵە هەموویم دەرکرد و سووتانم نامەی چەند نامەی دەستخۆشیم هەبوو کە بۆمە هاتەوانێک کە من ئیشمە کرد ئیشی ڕێخستنەکانی ناشارمە کرد لە مەکتەبەکانە ئەچوون بەیاناتم بڵاوە کردوانێت لە کۆڵانم هەر ئەو کاتێ ماڵمان لە پشتباخی گشتێ بوو شوێنش حەساس بوو زۆر شوێنەکەمان زۆر حەسا ماڵمان لەویا بوو ئیتر ئیشی ناوشارم هەمووی ئەکرد کاری ڕێخستنمە کرد بۆ ئەم 4 کەسە کاک عەلی خوا عەفویکایش عیدام کرا شەید عەلی عەبەکۆڵ مەشهور بوو شەید ئامانج بە ئامانجەڕەش مەشهور بوو و شەید نەسرەدین ئەو سیانە عیدام کران منیش حکمی ئەبەدی درام تا 3 ساڵ و نیو بە بێ مواجهش حیجزیش بووم حکمیش بوو لەگەڵ کۆمەڵی هەواڵی ترەکچێک لەوان لەگەڵ خۆماوە دڵسۆزخان کە ئێستش ماوە یادی بەخێر ڕێز و سڵاوم هەیە بۆی و براکەی کاگوریە ئەویش لەگەڵ کاگ ئاوات ڕێز و حرمەتم هەیە بۆیان ئەوانی سەر لە ژیانە ماون تەمەند درێژ بن ئینشەڵا ئەو 4مان حکم دراین و 3یانیشمان حکمی عیدام دراین 3 ساڵ و نیو مای لەوان 2 ساڵ و نیو لە بەغا مامەوە بە بێ مواجهشم نەبوو تا ئەو ڕۆژەی دەربوو ژیانی ناو سجنمان هەمووی یادگاریە یعنی باز ناکرێ یادگاریەکانی ئەمنە سەختن ئەمنە قورسن بۆ بە چیرۆکی ڕۆژانم دەل بە ڕۆژان لەبەر چاوم لا ناچێ ئاڵاخان باسیوت کرد کە مناڵ بوویت چوتە ڕیزی تەنزیماتی نهێنیەوە هاوکاتیش ئاف وەکو ئافرەتێک تۆ بەشدار بووی لەم بوارەیە ڕۆڵی ئافرەت لەو قۆناغەیە بە تایبەتی لە سەردەمی خەباتی نهێنیە لەو باوەڕێم ڕۆڵێکی گەورە بوو بێ بە حکمەوەی کە کەمتر گومانەخرایە سەریان ئەگەر هەندێک لەو بابەتە بمان بدوێ لەوەی کە ئەو ساڵانەی کە جەنابەت لە نێو ڕێخستنە نهێنیەکان بوون چۆن زیاتر مامەڵەتانە کردیان کاروباری تەنزیماتی نهێنیتان چۆن بەڕێوە برد کاروباری تەنزیمیمان لەگەڵ ئەم 4 کەسەیە بووین بەیەکەوانێک کە بەڕێوەمە بر بەس تەنها خۆم ئافرەت بووم تایە ئەوان بە منیانەوت ئەیانگو بڕۆ لە ناو مەکتەبەکانە لە هەرچی شوێنێکا بوویت بەس بتوانە خەڵکمان بۆ دروستکە منیش لەگەڵ خۆمە 4-5 تەلەبەیترم لەگەڵا بوو هەمویانم دروست کرد هێنامنە ڕیزەوانە لەگەڵ خۆمە ئێستا تا ئێستێکی کارماوە لە ژیانە ئاوەسخان ڕێز و حرمەتم هەیە بۆی بەس ئەوانی تریان نازاویان لەو خوشکەکەی خۆم بوو 4 کەس بوو لەگەڵمە دوانیان ئەوە هەر لەو کاتایتر نازام ئێستا نازام بە سەراحەت نازام چیانە بەس ئەو 6 کەسە ئەترافشم لەسەر نەکردن لە سجنە لە بەغا ئەترافم لەسەر نەکردن بە هیچ شێوەیەک لە محکەمەی سەورەشان ناویان خوێندرایەوانە هیچ ئەترافێکم لەسەر نەکردن و ڕۆڵێکی تایبەتیشیان هەبوو لەگەڵ منە نەک بێ ئەوەی من بزانین ئەمە ڕێخستنەکان ناو ڕێخستەکانە ئیشەکەین هەر کەسێ ئایلەی پێشمەرگە بووایە ئایلەی شەید وایە ئێمە ئەچین بەبێ ئەوەی لە ناوکاری ڕێخستنیشایش ئەچین هاوکاریمانەکەن چیان پێویست وایە ئەچین بۆ لایەن یاربەتیەوە کۆمەکمان بۆکن هاوکاریمان بۆ من مناڵیش بوو لەگەڵ خوشکەکەمان خوشکەکەم پەلیەگرمەی وەرە با بڕۆین کەس پێمان نازانین لەگەڵ خوشکەکەمان پەلیەگرتم و ئەیبردم و خۆم هەرچیشت بوو کۆمەکرۆ ئەمبرد تەسلیمی جەماعەتمە کرد بۆیان بەڵێ ئاڵاخان زیندانەکانی بەعەس پڕبوون لە چیرۆکی ئەو کوردانەی کە هاوشێوی جەنابەت وەک بەرگری لە قەزەی کوردیە کردووە لەوێ بۆ نمونە ژمارەیەکی زۆر لەو ڕێخستنە نهێنیەکان ئەو پێشمەرگانی کە گیرابوون لە شەڕەکان بەدیلی برابوونە نێو زیندانەکان ئەگەر بۆ نمونە چەند کورتە چیرۆکێک یان کورتە چیرۆکێکمان بۆ بژێڕیتەوە بەتایبەت لەو ڕانگەیەوە لەسەر دڕندەی بەعەس لە مامەڵەکردن لەگەڵ زیندانەکان و کەسوکاریانە حکومەتی بەعەس هەموو کارەکانی دڕندە بوو بەرامبەر بە کورد هەموو هەڵس و کەوتێکی دڕندانە و بەرام بە کورد من خۆم لە بەندیخانەکەیە بینیومە چیان ئەکرد بەرامبەر بۆ ئافرەتە کوردانە ئەوەی ئەیان کرد نیانە کردەوانەیە
ئەمە تعزیب وتێ هەڵانەکە با لەو لاوە بوەستێ ئەوەی کە ئیتر تۆزێ شتێکی لەسەر وایە بە شێوەیەک ئەوە هەر تعزیبەکە خۆ ئاشکرا هەموو ئێستا ئەزایی کە چۆنچۆنی ئەوان تعزیب دراون هەمووی شێوەی جیاواز بووی تر ئەمە نەبڵێ ئەمە کووردە ئەمە عەرەبە هەمووی تێکەڵ بوو لێوێ هەمووی تێکەڵ بوو هەمووی بە یەک شێوە هەمووی بە یەکێ بوو تعزیبە درا هەمووی وەکو یەک بوو تعزیبیان بەڵێ ئاڵەخان ئێوە بەر لە ڕاپەڕین وەکو تەنزیمێکی نهێنی زانیاریتان پێگەشتوو لەوەی کە چۆن خۆتان ڕێکخەن و ڕۆڵتان چی بوو بەر لە ڕۆژانی ڕاپەڕین ئێمە خۆمان هەموو ڕۆژەکان ئاگاداری وەزع بووین بەس کە ئیترکە ئەیگو ڕاپەڕینە ڕاپەڕین زەماوەندە یعنی ئێوە خۆتان ئامادەکەن بە هەموو شێ ئێمە ئامادە بن کوێکم خەڵکەکە ئەمنە بێزار بوو لە حکوومەتی بەعز ئەمنە شتی بینی بوو بە دەست حکوومەتیان ئازار و ئەشکەنجەی بینی بوو یعنی تەمەنای ڕۆژێکیە کرد زووتر ڕاپەڕین بکرێت و هەمووی بێتە سەر جادە و بە جۆش و خڕۆشەوانێ هەمووی ڕاپەڕێت و حکوومەتی بەعز لەناوبەرێ لە ڕۆژانی ڕاپەڕین ئێوە وەکو ڕێخستنی نهێنی ڕۆڵتان چی بوو لەگەڵ هێزەکانی پێشمەرگی کوردستان لە پەیوەندیتان لەگەڵ جەماوەرە ئێمە هەموو کاتێ ئامادە بووین پێش ڕاپەڕین و دوای ڕاپەڕینیش ناڵم هەموو یعنی هەموو میلەتی کورد خۆی ئامادە کرد بۆ ئەو ڕۆژە هەمووی تەمەنای ئەکرد چێ ئەمنە زۆڵ و زۆرداری بینیوە لە حکوومەتی بەعز تەمەنایە کرد یەک ڕۆژ زووتر ڕاپەڕین بێت و خەڵکە بێتە سەر جادە و ئێمە هەموو کاتێک هەموو دەخە و سعاتێک ئێمە لە ئامادە باشیاوین بۆ ئەو ڕۆژەی کە ئێمە بیبینین بە چای خۆمان ئاڵەخان دەست خۆش بێ بۆ هەموو قسەکردانەی لەبارەی زیندان و دڕندەیەکانی بەعسەوە طبعاً خەڵکی کوردستان قوربانی گەورەی یاوە و ئێمە ئەبینین کە بۆ نمونە دەیان چیرۆکی تراژیدی هەیە بە نمونە زۆر جار کە بینین خەڵک لە گەرمیان گفتوگۆ کرێت باسیەوەکەن کە چۆن لە سەرۆختی ئەنفالە بەعس بە چ شێوازێکی دەڕندانە خەڵکی و ناوچانە ئەنفال دەکات و گوندەکان وێران دەکات و زۆر جار ئێمە لە 16 سیای بینین کاتێک کە باسی کیمیابارانی هەڵەبجا کرێت و وێنەکان و ڤیددیۆکانە بینینەوە ئەزانین کە یان شاید حاڵەکان و ئەوانەی کە لەوێ بوون دەربازیان بۆ لە کیمیاباران ئەبینین کە بۆ نمونە دڕندەی بەعس و مامەڵەی خراپی ئەوانە جارنەوە دڕندەی بەعس لە مامەڵەکردن لەگەڵ زیندانە سیاسیەکان بە تایبەتی کە ئێوە مەلەفێکی قورسترتان هەبوو بە نمونە گەر بۆ نمونە هاوڵاتیەک کاتێک بەر ئەنفال کەوتووە وەکو هاوڵاتێکی سڤیل و بێگوناح کەوتوتە بەر لێشاوەکە یان شاڵاوەکە بەڵام ئێوە کە خەڵکێکی سیاسی بوون ئێوە کە لە تەنزیماتی نهێنیە بوون و زۆر جار لەم شارەیە بۆ نمونە دەست لە حیزبی بەعسەوە شێنرا بارگاکانیان خەڵکەکانیان بەرپرسەکانیان تووشی هەڕەشا بوونەوە ئەمەوەی کردبوو بەعس ترسی زیاتری هەبێت لە ڕێخستنەکان و حسابی زیاتر بکات لەسەر ڕێخستنە نهێنیەکان پێم خۆشە یەک دوو چیرۆکمان بۆ بژێڕیتەوە بە تایبەتی لە چیرۆکیەوەی کە جەنابەت گیراویت و دوورخراویتەوە و ساڵانێکی درێژ سەردانکاریشت نەبووە بۆ زیندان. بەڵێ کاک سەربەست ئێمە کە دەستگیر کراین طبعاً لە سلێمانی ساڵێک و دوو مانگمانوانێ بەبێ مواجە بەبێ لێپرسینەوە بەڵام لە کاتی ئەم ساڵ دوان کەماینەوانێ ئێمە لە سلێمانی لەگەڵ خوشکە دڵسۆزاکە ئێستا ڕێزم هەیە بۆی لە ژیانەماوە ساڵێک و دوو مانگ لێرە ماینەوانێ ئیتر ئەوەی کە پێمانەکە ناکرایەوانێ لە هەموو بابەتێک ئیتر بە قسەی ناشرین بە ئوسوڵی ناشرین خسویان لە شوێنێکەوە لەگەڵ ئایلەی منعەتە جەولەکەیادایان نابووین لەگەڵ شێتادایان نابووین هەمویان تێکەڵ بەس بۆی حربی عەسابمان لەگەڵا بکەن ساڵێک و دوو مانگ لێرە ماینەوە بەبێ مواجە کەس ناهاو بەلامانە دوای ساڵ دووانکە بردیاین بۆ بەغا لە بەغا بردیاین بۆ محکەمەی سەورە دوای محکەمەی سەورە حکم درای من بە حکمی ئەبەدی ساڵێک و دوو مانگمامەوە لە بەغا بەبێ مواجە لە ناو سزنی ڕەشاد لە کاتی کە لێرە مامەوە بەس تەنها خۆم تایە کورد بووم هەمووی حیزبی داوا بوون و عەرەب بوون لەم کاتەشە ئەوان شیعە بوون من سونی بووم گەورەترین حربی عەسابیان لەگەڵ منە کرد ئەیانگو ئەمە سونیە و کوردە ئەوەی ناشێ پێیانە کردم نیانێ هێش بە هیچ شێوێ بجوڵێمانە بە تەنها خۆم بووم لەو ژووریا دانیشت بووم لەگەڵیانە کەس ناهات بەلای منە بە هەموو شێوەیە قسەی ناشرینیانە کرد قسەی ناشرینیان ئەوت حیزبی داواکان گاڵتەیان بە کوردە کرد گاڵتەیانە کریان و ئەنفال چین و ئەمانە پیشانی ئەو کاتی ئەنفالەکەش بوو من ئەو کاتە لە سزنا بووم ئەتریان بوو ئەمانە ئیشیان بەس ئەنفالە و خۆفرۆشن بە منیانەوت ئیتر ئەوەی ناشێ پێیانەکەم بەس سزنەکان خۆشیان عەرەب بوون بەس تەنها من بووم تایە کورد ئیتر ساڵێک و دوو ساڵ و دوو مانگ لەوێژ مامەوانێ
بەبێ مواجە و کەسیشم نەبینی یەک دوو جار بەواسطەی گەورە هاتن مواجەیان کردم دوای ئەوەی تر عفوەیەکی خاص دەرکرا بۆ من 14/9/1970 ئازاد کرام هاتموانێت تا نەوەیەک دوای نەوەیەک دەستم کردەوانێ بە ڕێخستنەکان لە ناوشارە و پەیوەندیم کردەوە پارتی دیموکراتی کوردستانە تا ئەم لەحزەیە دانەبڕاوم بەڵام ئەوەی کە ئێمە کردمان لە ڕۆژانی سەختە ئافرەتەکان ڕۆڵی گەورەی ئەبینی بەرامبەر بە پیاو لەو کاتە ئافرەت سەخت بوو ئەو کارە نهێنیان تەنزیمات و سیاست بکە بەڵام ڕۆڵێکی گەورەمان هەبوو بە سەراحەت ڕۆڵێکمان شانبەشانی پیاوەکان زۆر زیاتر بڵێم دەورمان بینیوە نەک ئێستا کاتی خۆشی لە کاتی زمانی کوردایەتی خۆماندا ژنەکانمان ئافرەتەکانمان ڕۆڵێکی گەوریان بینیوە لە شاخە ئەو پێشمەرگانی کە لە دەرەوە بوون هەمووی ئافرەت بوو هەمووی ئافرەت بوو کاری بۆکردن لە ناو شارە ئەهاتن و ئەچوون هەموو شتێکیان بۆ هاوکاریانکە یارمەتیانیان ئاگایان لێبوو ئیشی ناو شارمانە کرد هەمووی ئەمە ئافرەت هەموو کاتێ دەورێکی باشی هەبووە دەورێکی گەورەی هەبووە بۆ کورد و کوردستان ئیتر ئێمەش تا ئێستا تام لە حەزەیەمان نەتەوانێ و بەرەو نەمانە ڕۆین درێژ بەرەو نەمانە ڕۆین تا ئێستش دانەبڕین لەخوا بە زیاوی ئینشەڵڵا هەمووی سەرکەوتوێ بێت و ئێوەش سەرکەوتوو بن ئاڵاخان زیاتر لە 3 ساڵ لە زیندانە بووین ئەو 3 ساڵ لە زیندان بوون و دوورخستنەوەت بۆ بەغدا و دابڕانت لەو ڕێخستنە نهێنیەکان و تەنانەت لە خزم و کەسوکار و سەختکردنی مواجە و ئەوانە دۆخێکی دەرونی خراپی بۆ ئەوە دروست کردووە دڵنیام ینی ئەوەش بۆ خۆی جۆرێ بۆ لە گوشار مامەڵەی زیندانە عەربەکانی تر لەگەڵ کوردێکی پێشمەرگایەتی بوو کوردێکە لەسەر پێشمەرگایەتی و ئیشکردن لەسەر تەنزیمی نهێنیە گیرا بوو طبعا ئەوانیش هەر معاملەیان خراپ بوو بەرامبەرەوە لەبەرەوەی کورد بووی من تەنها بەس خۆم بووم لەو سجنەیە بە هەمویان چایان لەسەر من بوو هەمووشیان حیزبی داوا بوون ناشرینترین معاملەیان لەبەرەوەی سونیش بوو ئەوان هەمووی شیعە بوون یعنی بە هەموو شوێک حربی عەسابیان لەگەڵ منا ئەکرد ئاڵاخان چیرۆکی تراژیدی ئەو زەمەنە چی بوو بەلاتەوە بە تایبەتی کە ئەو ساڵ و دوو مانگی کە لە سلێمانی بوویت مامەڵەی دەستگاکانی بەعس لەگەڵیەوە چۆن بوو طبعا مامەڵەیان هەتا بڵێ تونند و تیژ بوو بەڵام ئێمە خستیانە سجنی گەورەی ئێستا پارکی دایکە لەوێ لە ژوورێکە دایان نای من و خوشکە دڵسۆز کەس ناهاو بەلامانە هەتا ساڵێک و دوو مانگ بەڵام ناشرینترین ڕفتاریان لەگەڵاکرین ئێمە نیانە هێشت بچووکترین شت کە داوامانەکریان بوو ئێوە بۆتان نییە داوای یەک شت بکەن هیچتان بۆ ناکرێ هەتا ڕۆژێ ڕۆن بۆ محکەمە لەوێ نەجاتان بوو ئەو کاتە ئازاد من هەتا لە کاتی دەستگیرانیمە کۆمەڵێ مەجموعی ئاڵتونم پێوە بوو هەمووی لە تەواریەکە لیان کردمەوانێ یان هەر کاتێ ئافو کرای ئەیبێتەوە ئافو نەکرای هەمووی سادراکرای هەمووشی سادرە کراوە ئاڵەخان ئەو زەمانەی کە لێرە لێ پێچنەوەتان لێکرا زۆر بە شوێنەوە بوون کە بزانن ئەو کەسانێکەوە پەیوەندیتان لەگەڵیانە بووە کێ بوون و ئەتانویست چی بکەن بۆ نمونە تحقیقاتەکانی ئەوان چی بوون لەگەڵەوە زیاتر بۆ نمونە ئەوان بدۆ چی ئاگەڕان لەگەڵ طبعاً بۆچی ئێمەیان هێشتەوە لە بەندیخانە ئەو ساڵ دومانگە بۆی ئەو مەجموعی کە لەگەڵمانایە بگیرێن بەڵام ئەوانە ئێمە یەکسەر کە دوای ئەوە کە یەکسەر گیراین هەموو خەبەریان پێدرا خۆیان شاردەوانێ بەڵام ساڵێک و دومانگ ئێمەیاندانە بۆ ئێمەیاندانە کە ڕۆژێ لە ڕۆژان یەکێکیان بێ ماماشێوە بما بنەوە تەواریەکە تەعزیبمان بن و هەتا ئەترا بکەین لەسەر شتی تر ئەتەوێت بەرەکوتای بەرنامەکە ڕۆین ئەتەوێت چیتر باسکەیت بە تایبەتی لەسەر ئەو ڕۆژە سەختانە ئەو ڕۆژانەی کە جەنابەت تەنزیمی نهێنی بوویت و دواتریش گیرایت و تووشی ئەو دۆخە سەخت و نالەبارە بوویتەوە وڵی کاک سەربەست خۆی ئەو ڕۆژانەی بەندیخانە هەموو یادگاریە ینی تەسەورەکەی کە ئێستا من ئەوە بە باسکردن خۆش نییە بەس خۆزگە لەو کاتەیە تەجیلێک هەبوایە مانتوانێ هەموو دەقە سەعاتێ ڤیددیۆ خۆمان بکردایە بەڵام ئێستا ئاوا هەرچەند باسیشکەی تامی نییە بەڵام بە ڤیددیۆ ئەگەر بوو بینایە قەت تەسەور ناکە بڵێمە ئەم ئاڵایە کە ئاوا هاتوۆتەوە ئێرادانەوە من ئێستاش نەخۆشی سجنمان پێوەیە ئاڵاخان وەکو بەشدار بوویە وەکو دڵنیام ئەو زەمەنەش گەنج بوویت کە ساڵی 91 ڕاپەڕین ڕوویە و بەشداری ڕۆژانی ڕاپەڕین جەنابەت بەشداری ڕاپەڕین بوویت ئیحساسی تۆ چی بوو یان ئەو ئەگەر ئیحساسی ئەو ڕۆژە بجێڕیتەوە لە بەشداری خەڵک لە ئەو ڕۆژە خۆشترین ڕۆژ بوو بەلامەوە لەبەرەوەی من خۆم تعزیب دراوم عذابم بینیوە لە حکومەتی بەعسی فاشت خۆم سجنم بینیوە یعنی تەمەنامە کرد ڕۆژێ زووتر ئەو ڕاپەڕینە بکرێت و ئازاد بم کاتی خۆی ئێمە ئازادیم بەڵێ بەڵام ئازادیەکەی ئێمە جیاواز بوو لەگەڵم ئازادی ئێستایە
ئەم ڕاپەڕینە کە کرا ئێستا ئەوسا نەتەتوانین لە ژوورەکەی خۆش تا بە ئازادی قسە بکەیت بەڵام ئێستا هەموو کەس ئازادە یعنی ئەم ڕۆژە ڕۆژێکی مێژوویە ئەبێ هەمومان بیپارێزین ئەبێ هەمومان ئەو ڕۆژەمان خۆش بێ بیرمان نەچێتەوانێ چ ڕۆژێک بێمە هێنامانە دی ئێمە ئەم هەموو ئازاب و تعزیبە کە دراین بۆ ئەم ڕۆژە بوو کە ئێمە هێنامانە دی بۆ کورد و کوردستان تەمە درێژ بن پێشوازی خەڵک و ڕێخستنەکان لەگەڵ هاتنی پێشمەرگە بۆ ناو شار لە حوتی سەیە جەنابەت لە سلێمانی بوویت و بەشداری ڕاپەڕین بوویت ئەو چرکە ساتە چۆنە جێڕیتەوە ئەو ڕۆژە خۆشترین ڕۆژ بوو بەلای هەموو گەلی کوردەوانێ یادێکێ لە ماڵی خۆیان پێشمەرگە بوو کە هاتە سەر جادە ڕاپەڕینی کرد و ئەو پێشمەرگانش کە لەسەر جادە هاتنە ناوانێ بۆ ڕاپەڕینەکە ئەوانە ئێمە گوڵبارانمانەکردن یعنی حەزمانە کرد لەو دەقەیە گوڵباران باوەشیان پێکەین دەستیان ماچکەین لەبێ ئەوان ئەو ڕۆژانەیان بۆ ئێمە دروست کرد دەستان خۆش بوو تەمە درێژ بن لە کۆتایی بەرنمەکە چیت هەیە بۆ ڕاپەڕین ئەتێ بڵێ چی لە ڕۆژی ڕاپەڕینە وەکو بەشداروێکی ڕۆژی ڕاپەڕین بەلای منەوە خۆشترین ڕۆژە و هیوادارم هەموو ساڵ لەم ڕۆژەیە یاد بکرێتوانێ یادێکی پیرۆز دوور لە نەهامەتی دوور لە شەڕ و ئاژاوە و دوور لە کۆرۆنا خاتو ئاڵا محەممەد ئەمین ئەندامی شانە نهێنیەکان و زیندانی سیاسی خۆشحاڵ بووین لە بەرنامی ڕاوە بەشدار بوویت و سواز بۆ و کاتی پێداین سواز بۆ ئێوەش دەستان خۆش بێ ئازیزان تا بەرنمەیەکی دیکەی ڕاوە بەخواتان ئەسپێرین و خواتان لەگەڵ